خۆپیشاندانی بەرفراوانی مامۆستایان فەرمانبەرانە. بەشێکی زۆری کاسبکار و دوکاندارەکانی بازاڕ هێڵەبجەش دوکانەکانیان داخست و چوونە نێو خۆپیشاندانەکە و پشتیوانی داواکاریەکانی مامۆستایان و فەرمانبەرانیان کرد. وەک کەس خۆی وا پیشان نەیە کە محتاج نییە، پێویستی بەوە نییە کەوا دەنگی هەبێت. چکە ئەم ستەمەی کە کراوە و باسمان کرد لە هەمووی کراوە، ناکرێت مامۆستایانی پەروەردە لە شەقام بن و موچەخۆرانی تر لە ماڵەوە سیرکرد بن، یا کاسبکاران لە دوکان و بازاڕەکەیەوە سیرکرد بێ، یا تەنانەت ئافرەتێکی لە ماڵەوە. بەڕاستی ئەوانش ئەو ستەمەی کە کراوە لە هەمووی کراوە، بۆیە پێویستەکە لەسەر هەمومان، لەسەر هەمووی ئەوەی سەر بە پەروەردەیە، سەر بە زانکۆیە، مامۆستای ئاینیە، تەندروستکارە، تەنانەت موچەخۆرانی وەزارەتەکانی ترە بە تایبەتی، ئەوانش بێنە شەقام. ئەوەنەی عیبادەت بە حەق خێزانم. ئەرەوەڵا دەیتر ئەمانە خۆ ژیر نابن و خۆ عاقڵ نابن و ئێمە حەزەکەین ئەو زوڵمەوانە بێ، ئەو خەڵکە ئەوەنە نائیلاج بێت و ئاوا بێتە سەرجادە. ئەوە شوارمانگە ئەو خەڵکە من بەخوا دەمانگی مەعاش وەرنەگرم، هەر یعنی پێم وە دیاری نییە، بەڵام ئیوا هەیە چوار پێنج مناڵی هەیە و کرێچیە و داماوە و ئەوە زوڵمە. من خەفەتی ئەوانەی خۆ ئەگەر ئەوان دڵسۆزی مناڵەکانن با موشەی مامۆستا بەڕێزەکان بدەن. لەناو هەموو میلەتێکە جیلی مامۆستایان بەڕێزترین خەڵکی وڵاتەکەن، بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە حسابێکیان بۆ ناکەن. بەڕاستی ئەگەر ئاوا حکومداری بکرێ تەنیا شەخصێکە توانێت حکمی شەرقی ئەوسەط بکە و ڕۆژهەڵاتی ناوڕاست بکە بەداخەوە. جیاواز لە ڕۆژەکانی دیکە خۆپیشاندانەکەی قەزای شارەزۆر قەرە باڵغتر بێنراوە سەرجەم چین و توێژەکان لەسەر شەقام داوای موچەکانیان کرد و حوت فەرمانگەی قەزاکەش بایکۆتی فەرمیان ڕاگەیاند و بەشداری ناڕەزایەتەکانیان کرد. سوپاس بۆ خوا ئەمڕۆژ لە ڕۆژێکی تری مێژوویە شارەزۆر توانی لە نەخشەی ناڕەزایەتیەکاندا ڕۆڵێکی کاریگەر ببینێت. ئەمڕۆ تەنها پەیامی مامۆستایان نییە، بەڵکو پەیامی حوت فەرمانگەی تری شارەزۆرەکە ئەمڕۆ بە گروتینێکی نوێەوە هاتنە ناو بایکۆت و خۆپیشاندانەکانەوە بڕیاری بایکۆتیان داوە و زۆربەی کاسبکارانی ئەم شارە ئەمڕۆ هاتونەتە ناو خۆپیشاندانەکان و باڵێنی پشتیوانیان پێداوین. بەڵێ ئێمە هیچ پەیامێکی وامان بۆ دەسەڵات نییە، چکە دەسەڵاتێکی کەڕ و کوێر و نابیستە، دەسەڵاتێکی پڕ لە غروری هیچ لە بارانە بووە. ئێمە تەنها و تەنها ئەمانەیە بۆ خۆمان و بۆ خۆی خۆمانی بسەلمێنین کە ئێمە مل نادین بۆ ئەم فشار و ستەمیانی کە بەرامبەر ئێمە و تەواوی میلەت ئەگرێت. 139 ڕۆژە مامۆستایان و فەرمانبەران بە بایکۆت و ناڕەزایەتی داوای موچە و پلەبەرزکردنەوە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ دەکەن، بەڵام حکوومەت بێدەنگە و مەترسیش لەسەر فەوتانی وەرزی دووەمی خوێندن هەیە. لە سنووری پارێزگای هەڵەبجە تا ئێستا هیچ قوتابخانەیەک نەکراوەتەوە و مامۆستایانیش دەڵێن بەردەوام دەبن. سامان فەتاح، کەناڵی یاسمانی پەیام، هەڵەبجە.